سەرۆکاتیە کومارە عێراقی وەک دەست پێشخاریەک ئامادە بوو و هێزەکە پاسەوانên کومارێ هەناردەیی کەرکووک و خورماتۆ بکەن داک و وان دەڤەران بپارێزن. لێبەرێن تورکمانی نەڕازی بوون یاخوب بەرامبەری وان هێزان دەربڕین ژبەرک و ڕازگۆیت ناوبەرە تورکمان و کورداندا یا هاتیە قۆتکردن. كانت الأجهزة الأمنية هزن أمنيتي سرب بارتيين كردي و بتايبتي هزن آسایشی خالقا نرینی لهمبر پیکاتین ترکمان و عرب هبون. دوی دمیدا رودان کشتن و رواندن بی فرمان دادگه هبون. پاشان اف رودانه بونه هستیاریک لهمبر وان هزان. لوان ام دخواست دکین هزن فیدرال جمرکزی بهنه هنارتن و فرمان گشتی بوویه که بهتا درخستن. نوێنەرێکی پارێزگەها کەرکووکی ڕاتگەیاندن و داخوازە تورکمانان ئەژەندایەکە دەرەکی هاتیە گرێدان و کاریگەریاوێژی تورکیایە. لە ڕاستیە هۆکارەکەی ئەوەیە تورکیا داعمیانەکانی تورکمانەکان ئەمە یەک دووەمیان هی ئەوەیە کە پێیان وایە کورد شکاوە لە کەرکووک و هێزی پێشبەرگەیتیانە ماوە بۆیە سەقفی داواکارەکانیان بەرزکردوتەوەی ناخۆ هەمومان نەزانین هیچ قوتێکیان نییە لەسەر ئەرزی واقع لە ڕووی سەربازیەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئیداریەوە و کەمینەیەکی زۆر کەم لە ناو شاری کەرکووکە. ناوبەرە وان ناکۆکیان ئاریان سنان ڕادگەینن کو دەبیت ئەف ئاریشەنە بدانوساندن بهێنە چارەسەرکردن ژبەرک و لێدوانên تندڕەوی دەبنە بنەمایەک بۆ تێکچوونە بارێ عێراقی. اليوم احنا افرو ما پیدوی بدانوساندنان و برفرهبونا وان هەیە ما پیدوی بناکۆکیان نینە ئەف هەمی دۆسیە بڕێکا ڕاگەاندنێ ناهێنە چارەسەرکردن بەلکی لەسەر مێزا دانوساندنان دەهێنە چارەسەرکردن ناکۆکی بڕێکا مەدیایە کارێکی خراپە و چاریشان چارەسەر ناکە. ئاڵزیا کەرکووکێ دە ئارادایە وەک تێتا گوتن کورد بدڵەکە شکستی کەرکووک جەهێلان و ئەگەر بلوژیک ئەبارە نایەتە چارەسەرکردن ئاگرێن ناکۆکیە ناوبەرە هەمی چین و توێژن عێراقی دێ بەرەف نەخوشیە داچنەوە لە بەغدە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.